یەکگرتووی ئیسلامی کۆتایی بە هەموو شتێکێنا و پێش کۆنگرا هەموو شت یەکلایی بۆوە. سەلاحەدین بەهادین و پرسی چێپەڕاندنی پێی ڕەو. بڕیارە لە نێوان 20 بۆ 27 مانگا یەکگرتووی ئیسلامی کوردستان دێمین کۆنگرەی خۆی لە نێوان کێبڕکەیەکی لاواز و یەکلاییکەرەوەی دوو ئاراستەی جیاوازدا ببەستێت و لە ئێستاشەوە بەشێکی باشی تەوەرەکانی کۆنگرەکە یەکلایی کراونەتەوە. لە ماوەی یەک مانگی ڕابردوودا لە نێو ئەنجومەنی جێبەجێکردن پرسی چۆنیەتی پەیڕە و هەیکەلیەتی نوێی حیزبەکە بە بێدەنگی و دوور لە چاوی میدیا داڕێژرانەوە و تێپەڕێنران لە سەر و هەمووشیانەوە و یاسایە خرایە بەرباز کە تایبەت بوو بە دووبارە مسۆگرکردنەوەی کورسیەکەی سەلاحەدین بەهادین و دوای کاتژمێرێک گفتوگۆ ئەو بڕگەیە هەڵگیرا کە دەڵێت پۆستی ئەمیندار بۆ هەر کەسێک تەنها بۆ 2 خول ڕێگا پێدراوە. لەبری ئەوە یاساکە کرا بە خۆکاندیدکردن بۆ پۆستی ئەمیندار بۆ چەندین خول ڕێگە پێدراوە. بەو پێی هەموارکردنەوەی ئەو بڕگەیە جارێکی تر ئەمینداری ئێستا کورسیەکەی بۆ خولی نۆیەم جار مسۆگەر دەکات. ئەمەش مناقەشە و کێبڕکەی توندی لە نێوان دوو باڵەکە و بەشێک لە یەکگرتووەکان دروست کردووە. کەمکردنەوەی ئەنجامانی کۆنگرە لە 1250 کەسەوە بۆ 750 کەس و دروستکردنی چەند دەستگایەکی نوێ، هەروەها کەمکردنەوەی مەڵبەند و بنکە و بارەگاکانیش یەکێک لەو تەوەرانە بوون کە بە کەمترین دەنگی نەخێر تێپەڕێنراون. بەشێک لە ڕەخنەگران و ناڕازیەکانی یەکگرتوو دەڵێن مادام سەرجەم پرسەکان یەکلای کراونەتەوە کەواتە 3 ڕۆژ چوونمان بۆ هۆڵی کۆنگرە تەنها بۆ چەپڵە لێدانە. ئەوکات گلەیی و گومانی ئەوەشیان هەیە کە کەمکردنەوەی ئەنجامانی کۆنگرە بۆ مەبەستێکی تایبەت بوو بێت. تیوار زانیویەتی سەبارەت بە دووبارە خۆ هەڵبژاردنەوەی ئەمینداری ئێستا ڕکابەری سەرەکی کە ئەبوبەکر کاروانیە وتوویەتی لە ئێستاوە ئامادەکاری دەکرێت تا لە کۆنگرە کێبڕکەی حەقیقی نەمێنێت، بەڵکو لەبریەوە نمایشێکی نوێ لە نێوان چەند هاوڕێیەکدا ببینین. هەرچۆنێک بێت پێدەچێت کۆنگرەی ئەم جارەی یەکگرتوو پڕ ناکۆکی و ململانێ بێت و لە ڕۆژانی 20 بۆ 27 مانگەدا بینەری ڕوودا و پێشهاتی نوێ ببین.